لە شەشەم ڕۆژی مانگرتنی مامۆستایان و فەرمانبەراندا و پاش گەیشتنی پەیامی مانگرتووان بە هەموو لایەک و فراوانبوونی پاڵپشتیەکان وتەبێژی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم یەکەم کاردانەوەی بەرامبەر ئەو چالاکیە مەدەنیە خۆڕسکانە نیشاندا. وەکو هەمیشە لە بری بەڵێنی پێدانی مافەڕەواکانیان دیسان تۆمەتباری کردن. بەشێکی ئەوانەی کە ئێستا لە سلێمانی لەژێر خێمان ئەوانن کە مزاهرە و مانگرتن و جادەگرتنیان بۆ بوو کە ئێمە بچین لە بەغدا و چەوەربگرین. هەندێک دەموچاوی تێدا ئەوەندە باوەشیان کردو بە کۆمەڵێک سەرکردەی بێزراوی میلیشیا عێراقیەکانە ڕەنگی ئەوانیان گرت و ئەمانە لە نوێنەری مامۆستان. چەند کەسێکیان زۆر بە وازەحی دیارەکە بۆچی ئەم کارەکەن و بۆ کێیەکەن و لەلای ئێمە و لەلای خەڵکی کوردستانیش ئەوان نیەتیان دیارە. ئەوانەشی کە بەشێکیان بە ناوی پشتگیری و پاڵپشتیەوە لایەنە سیاسیەکان بە خۆتەزانی دیسان دەسوەرە دەنام بابەتە بۆ لەدان لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە ئەم سیناریۆیانەمان بینیوە پێشتر. بێڕێزی و تۆمەتە ناڕەواکانی وتەبێژی حکومەتە ماوە بەسەرچوو شکست خواردوەکەی هەرێم کاردانەوەی توندی چین و توێژە جیاوازەکانی بە دوای خۆی داهێنا. ئەو پەیامەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوە هەورامی بەڕاستی سەرجەمی ڕەتەکەینەوە. ئێمە هیچ دەستێکمان لە پشتەوە نییە. ئێمە تەنها شتێکی ناوینێتە سەر شەقام ماڤ و قوتی ماڵ و مناڵ و حەق و حقوقەکانمانە. ئەوانە درۆیەکی شاخدارن، ئەوانە چاکسازیان پێ ناکرێ، مەجبور تۆمەتە بەخشنەوە بەداخۆ ئێمە سەرجەمی ڕەتەکەینەوە. بەداخەوە بۆ وتەبێژی حکوومەت کە من پێم وایە وتەبێژی لقێکیش نییە، وتەبێژی ناوچەیەکە کە ئەو لێدوانەدا و مامەسا بە خۆفرۆش و بە جۆرێک لە جۆرەکان بە ئیستیفزازیەوە باسیەکە. ئێمە بە وتەبێژی حکوومەتی نازانین، ئەو حکوومەتەشمان ماوەی بەسەر چووە، هیچ قەنەعەتمان پێ نەماوە. لە کاتێکە ئێمە بە ئەوە ناو ئەنێکە ئێمە لە شوێنەترەوە پاڵپشتەکرێ، خۆیان ڕۆژانە چەند سەردانی تورکیاکەن کۆیلێ ئێوێن کۆیلەی لێرەوە ئاغای ئێرانن. ئێمە هاتوین پشتگیریان بە ڕێزاناکەین. هەمووان تووڕەن لە وەڵامی ناشایستەی وتەبێژی حکومەتی ماوەبەسەرچوو کە لە بری ستایشکردنی مامۆستایان و فەرمانبەران هێشتا تۆمەتی ناڕەوایان دەداتە پاڵ. عرب الله الإناء بما فيه ينضح دفر شي تيابي أو اللي درجة من بداخل وبيم خوش نبو إسا برامبر بكس يقصب كم چونك أو كسا هرچی بێت گرنگ نییە بەلامەوە ئەو چی بڵێ چی وتووە بەڵامەوە دیارە تعبیر و گزارش لە ناخی خۆیەکە و زۆر جار کەسەکەیش کە قسەیەکە زۆر جار تعبیر لەو فەلسفەیەکە کە ئەو باوەڕی پێ هەیە. هیوادارم ئەمە تەنها ڕێی خۆی شخصی بوو بێ و هیوادارم ئێستا ویژدانی ئازاری بدا و هیوادارم بتوانێ لەو هەڵوێستە ناشرینەی کە ئەم خەڵکەی تووڕە کرد و بنزینی کرد بە ئاگری دڵی ئەم خەڵکە لەو هەڵوێستەی خۆی پەشیمان بێتەوە و اعتیزار و پۆزیشە بکە بەو خەڵکە. زۆرێک لەوانەی کە ئێمەیان ئاگدار کردوێتەوە جوابی ئەو سیاسیانە بدەینەوە کە ئیستیفزازی ئێمە ئەکەن. ئێمە ئەزانین ئەو سیاسیانە کە قسەی خراپ بە مامۆسایان و فەرمانبەران و خەڵکی کوردستانەکەن دڵ سۆسترین چینی خەڵک کۆمەلگان بۆ ئەوەی بە زوویی ڕێگاکەمان بۆ کورتەکەنەوە بۆ ئەوەی تووڕەترمان بکەن تاوەکو حکومڕانەکەیان لێرە کۆتایی بێ و بەس. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دەسەڵاتدارانی کورد لە جێگەی جێبەجێکردنی خواستی مانگرتووان و ئاشکراکردنی ئەو پارەی بەغدا نردوێتی و ئەوان نەیانداوە بە موچەی مانگی 12 و پلەبەرزکردنەوە و دەستخەڵگرتن لە پرۆژەی هەژمارەکەیان خەریکی تۆمەتبەخشینەوەن بۆ هاوڵاتیان و دەڵێن ئەم ناڕەزاییانە دەستیان لە پشتە لە کاتێکدا هەموو لایەک دەزانن ناڕەزاتیەکان بۆ مافی سەرەتایین و ئەو تۆمەتانە بێبنەمان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.